بۆچەناتیان سپاس ئێوەش هەندەمێ ئەو پەنجایە پێگەی میدیا لەناو کۆمەڵ و پێگەیشن ئەم سێکتەرە و ئەم ژینگەیە کە ئێستا بەشێکە لە ژیانمان و سەرچاوەیەکی لە پێشینەیە بۆ دروستکردنی ناسنامە و کەسایەتی مرۆڤ ژینگەیەکی ناتەندروستە و ژینگەیەکی ناڕێکخراوە و ژینگەیەکە من هەموو جار پرسیارێکەکەم ئەڵێم ئێمە میدیامان بۆ چی بوو کە داماننا میدیا بێ بۆ شتێک داینیت ئەرکێکی بۆ دانیت واجبی بۆ دانیت بەرپرسیارەتی بۆ دانیت مەهامی بۆ دانیت ئەکینا هەروە بۆ خۆت کەناڵی تەلەڤیزیۆنیت هەبێت و بەرهەم لە کۆریا و لەکوێ بێنی لەناو کەناڵەکە تا پیشانی دەی بەڕاستی ئەمە پێی ناوترێ میدیا ئێمە دانیشن هەڵسەنگاندن نابێ بکەین بڵێن میدیای کوردی بەڵکو بڵێن بۆ ئەو میدیایی کە لەم وڵاتە ئەگوزەرێ ئیتری هەرکوێیە و خاوەنەکەی لەکوێوەیە و ئەوانە ئەبێ ئێمە بڵێن بۆ ئەو میدیا و ژینگەی میدیایی کە لەم هەرێمایە پێش ڕاپەڕین ڕۆڵی هەبوو لەوەی کە شۆڵشی بەرپا کرد بەڵام دوێ ڕاپەڕین نەمانتوانی میدیا بەو شێوەیە کە ئێمە خاوەنی پەرلەمان و حکوومەت و نیشتمانێکی بەدەستمانەوە نەمانتوانی و بەرپرسیارەتیانیان بۆ دانین ئەوەنەی بینیوانە دۆخەکە بەرەو خراپبوونە ڕاست هاتە پێشەوەی ژنان زۆرە میدیاکاری ژن زۆرن دەرکەوتنەکان زۆرن بەڵام ئەبینین حاڵەتەکانی کوشتن و توندوتیژی بەرامبەر ژنان هێشتا لە زیادبووندا لە ماوەی 2 مانگە ژمارەیەکی زۆر کە دوێنێ نزیکترین نمونەیانە یەکێکە لە سۆشیال میدیا ئینفلۆنسەرەکان کە بە ملیۆنان بینەری هەیە ئەکوژرێت و کەیسەکەشی بۆ ماوەی 2 هەفتە لە میدیای قسەی لەسەر بێت و دوای بیرەچێتەوە بۆیە بەڕاستیەکەی من بگەشتبین نیم بەرامبەر بە دۆخی ژنان و ئەو وێنەی کە بۆ ژنان ئەکرێت لە میدیایەوە پێم وایە زمینە سازی نەکراوە بۆی کە ئەم هەموو بەرکەوتنە هەیە لەگەڵ پەیامی جیاوازی میدیایی وەرگر چۆن تەعاملی لەگەڵام بکە هەر بۆیە دوجار ئەم بارودۆخەی دروست کردووە دوجار ئێمە ئەبینین کەیسەکانی توندوتیژی ڕوو لە زیادبوونەکان دوجار سۆڕەی ژن لە میدیایە بە شێوازێکی ناشرین کاردانەوەی بێ لەسەر کۆمەڵگا ئەبینیت جاران ئەگەرێکی لە میدیای ئیشی خۆ میدیاکاری ئەزانی جێگی شانازی بوو یعنی یەکێکە ببینی لە میدیای ئیشەکە ئەڕۆشتی وێنەت لەگەڵ گەر و کەسێک گەنجێک پشتگیریە بوو بۆتە بەڵام ئێستادا خۆواریات و فەزات ئەمنە شێواوە هەر کەسێک ئەتوانێت ماکی بگرێ بەدەستیەوە و نابێت پرسیاران تەعامل بکە بڕاتە سەرجادا چی بوێ بیڵێ چی بوێ بگەێنێ بە خەڵک دەرخواردی خەڵکی بە ئەمڕۆ بە بۆنەی ڕۆژی جیهانی ژنانەوە کە 8 مارسە لە پەیمانگای تەکنیکی کوردستان لەژێر چاودێری ڕاگرایەتیە بەشی دیجیتال میدیا بە هاوبەشی و مامۆستا و فێرخوازەکانی بە پێویستیان زانی و بە پێویستیشمان زانی کە سیمینارێکی لەم شێوەیە ئەنجام بدەین و ڕێکی بخەین لەسەر ڕۆڵی ژن لە میدیای کوردیە لەبەرەوەی لە ئێستاە سوشیال میدیاکان بەگشتی و میدیا بەگشتی سوشیال میدیاکان بە تایبەتی ژنتیایە ڕۆڵێکی گەورە ئەبینە بەڵام ئایا ئەم ڕۆڵە بەرەو خراپی یا بەرەو باشیە ئێمە لەم سیمینارە ئاماژەمان بە وردەکاریەکانیەوە هەم لە لایەنی پۆزیتیڤی هەم نێگاتیڤی و هەم چۆن ئەم شتانە بەرەو چاکردن و باشترکردن بڕات و سۆڕەیەک وێنەیەکی جوانی ژنان پێشکەشی کۆمەڵگا بکرێت طبعاً بۆچوونەکان جیاوازن لەسەر ئەوەی ئایا ژنان ڕۆڵێکی خراپ ئەگێڕن لە میدیاکانیان ڕۆڵێکی باش ئەگێڕن بەڵام بۆچی ئەم بابەتەمان بە تایبەت هەڵبژارد لەبەر ئەوەی لە ئێستاە گەنجی ئێستا سەرچاوی سەرەکی زانیاریەکانی میدیاکانە ئەوەنەی لە میدیاکان و سوشیال میدیاکانە ئەگەڕێ بۆ وەرگرتنی زانیاری و ئاشنابوون بە جیهانی چواردەوری و تێکەڵاوبوون و دروستکردنی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان ئەوەنە ڕێگاکانی تر بەکار ناهێنێ بۆ من کتێبخانەوە بەکار ناهێنێ خۆ ڕێگای تر بەکار ناهێنێ لەبەرەوە بابەتی ڕۆڵی ژن لە میدیای کوردی تا بەڕاستی بابەتێکی وروژێنەرە لە ئێستاە و زۆریش کاریگەری کردوتە سەر کۆمەڵگا ئەنجا یعنی بەباشی بە بەخراپی بێ لە ئێستادا و بەداخەوانێ بەم دواییانە لە هەرێمی کوردستانە ئەوەی هەواڵە خراپەکان لەسەر کوشتنی ژنان لەسەر ناشرینکردنی ژنان لەسەر کەمکردنەوە لە شخصیت و توانەکانی ژنانە بین لە میدیا ئەوە لایەنە باشەکان نبینین لە بواری بەڕێوەبردنە طبعاً ژنان ڕاستە لە 4 ساڵانی پێشوە ڕۆڵێکی باشترە گێڕن زیاتر بەرەو پێش چوون لە فەرمانگەکانە فەرمانگە حکومەکان بە یاخود ئەهلیەکان بێ بەڵام بەداخەوە لە میدیاکانە لەو سوڕەی میدیا کە ژنان بەرچاوەکەونیێنە سەر شاشەکان ڕۆڵێکی خراپ ئەبینن ناڵین هەمووی خراپە شوێنی باشیش زۆر زۆرە و ژنی باشیش زۆر هەیە کە تا ئێستا لە هەنێک کەناڵە لە هەنێک دەستگای میدیایە شخصیەتی خۆیان بە شێوەیەکی زۆر جوان پێشکەشی یعنی نیشان داوە تاکو ئێستا و پاراستویانە ئەمە ژەگەڕێتەوە بۆ شێوازی بەڕێوەبردننی ئەو کەناڵە میدیانە و ئەجەندای کەناڵەکە چکە دوجار ئەو کەسانی کە کار بەدەستن و پرۆسە
ڕاستی بڕیاریان لەژێر دەستی ئەوان بڕیارێن ژن چۆن دەرکەوێت لەم کەناڵانەیە خود لەم دەستگا میدیایانە و سوشال میدیایانەیە ئەمە لەلایەکی تر ئەو میدیایی کە لەژێر چاودێریانی ئەو میدیایی کە ئێستا خەڵکێکی عام خەڵکە مەدەنیەکە بەکاری ئەهێنێ بەداخەوانێ ئەوەی لایەنە نێگەتیڤەکان پیشانێن ئەوە لایەنە پۆزیتیڤەکان پیشان نایەن چونکە ینی شازێکی هەڕەمەکی وەرگرتووە لە ئێستاە و هیچ چاودێریکی یاسایی سەروەر نییە لەم بابەتەدا بەڵام ئەگەر باسی ڕۆڵە کارگەڕیەکان بکەین و پێوەستی بکەینەوە بە میدیایە بەڕێی من ژنان بەدەست خۆیانە هەر تاکێکی هەر ژنێک یعنی لە کۆمەلگا هەر کچێک لە کۆمەلگا بەدەست خۆیەتی چۆن ئەتوانێت سوڕێکی باشی خۆی بخاتە بەردەم کۆمەلگای خود سوڕێکی خراپی خۆی بخاتە بەردەم کۆمەلگا و چۆن بتوانێت بە شێوەیەکی باش بەرەو پێش بچێت چکە نمونەی باشیشمان زۆرە بەس بەداخە ئەو میدیای کە ئێستا لە بەرچاوی خەڵکیان نمونە خراپەکان زاڵ بوون لەسەری